هێرشە ئاسمانیا هاوبەشەکانی ئەمریکا و سعودیا بۆ سەر گروپە چەکدارەکانی ناو خاکی عێراق قۆناغێکی نوێ و پڕ لە مەترسی لە ململانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەست پێکردووە. بە گوێرەی شرۆڤەیەکی ڕۆژنامەی گاردیانی بەریتانی ئەم پەرەسەندنانە ئاماژەیەکی ڕوونن بۆ تێپەڕاندنی قۆناغی بێدەنگی کاتی و چوونە ناو جەنگێکی فراوانتر کە پێشبینیکردنی ئاراستەکانی ئەستەمە. ئەم هێرشانە گوزارشت لە استراتیژیەکی نوێیەکەن کە ئامانج لێی گۆڕینی بنەمای یاریەکەیە لە ناوچەکەدا، بەتایبەت دوای ئەوەی بازنەی پێکدادانەکان گەیشتە ناوچە دەریایەکان و دامەزراوەکانی وزەی سەر دەریای ناوەڕاست. خاڵی وەرچەرخانی ئەم ململانەیە لە گۆڕانی هەڵوێستی سعودیەدا لە کاتێکدایە پێشتر باس لە بەشداریکردنی نهێنی و سنوورداری ڕیاز دەکرا لە دژی بەرژەوەندیەکانی ئێرە. بەڵام ئێستا بەشداریکردنی ئاشکرای لەم هێرشانەدا گۆڕانکاریەکی بنەڕەتیە لە هاوکێشەی هێزدا. ئەم هەنگاوە دوای ئەوە دێت کە گوشارەکان بۆ سەر هێڵە بازرگانەکانی سعودیا لە دەریای سوور و گەروی مەندەب زیادیان کردووە کە ئەم ڕوبەڕووبوونەوە ڕاستەوخۆیە نیشانەی ئەوەیە کە لایەنە هەرێمیەکان بڕیاریان داوە چیتر لە دۆخی چاوەڕوانیدا نەمێننەوە و بە شێوەیەکی کاریگەرتر کار بۆ لاوازکردنی پێگەی نەیارەکانیان بکەن. ئێستای ناوچەکە بە جۆرێک ئالۆز بووە کە لۆژیکی سیاسی تێیدا پاشەکشەی کردووە و استراتیژی نکۆڵیکردن کە تاران پێشتر پەیڕەوی دەکرد بۆ دوورخستنەوەی تۆمەتەکان لە خۆی چیتر کاریگەری نەماوە، چونکە ئاستی تێوەگلانی بریکارەکان و پەیوەندیە تند و تۆڵەکانیان لەگەڵ ناوەنددا بۆ هەمووان ئاشکرا بووە. وا دیارە استراتیژی بەرامبەر لەسەر ئەوە بنیادنراوە کە فشارەکان بگوازرێنەوە بۆ سەر بریکارە هەرێمیەکان تاوەکو تاران ناچار بە پاشەکشەیان پێدانی ئیمتیاز بکرێت، بەتایبەت لە سایە گۆڕانکاریەکانی واشنتن و ئەگەری گەڕانەوەی سیاسەتە توندەکان بۆ سەر مێزی گفتوگۆ. لەلایەکی دیکەوە وڵاتانی کەندا و بەم هێرشانە دەیانەوێت پەیامێکی ڕەوان ئاراستەی تاران بکەن کە خوێندنەوەی ئێران بۆ بێدەنگی وڵاتانی ناوچەکە هەڵە بووە. ئەم وڵاتانە دەیانەوێت بیسەلمێنن کە نابێت وەک نێچیرێکی ئاسان سیر بکرێن و ئامادەن بۆ هەر جۆرە هەڵکشانی پێکدادانێک ئەگەر ئاسایشی نەتەوەییان بکەوێتە مەترسیەوە. هەرچەندە ئەم هێرشانە بۆ سەر گروپە چەکدارەکان لە عێراق دەکرێت لێکدانەوەی بۆ کرابێت، بەڵام مەترسی گەورە لە سروشتی پەرچەکردارەکاندایە، چونکە ناوچەکە چووەتە نێوکایەکی پێشبینیکرا و کە ڕەنگە کاردانەوەکان هەموو سنوورە سیاسی و جوگرافیەکان ببەزێنن. لە دەرەنجامی ئەم بارگرژیانەدا ناوچەکە خۆی لە بەردەم مەترسیەکی گەورەدا دەبینێتەوە. تاران وا دەڕوانێتە ئەم هێرشە هاوبەشانەی ئەمریکا و هاوپەیمانە هەرێمیەکانی کە بەشێکن لە جەنگێکی سەرتاسەری بۆ تێکشکاندنی، هەر بۆیە ئەگەری هەیە پەنا بۆ بژاردەی تونتر بات بۆ دووبارە داڕشتنەوەی نەخشەی هێز. ئەم دۆخە پڕە لە سەرکێشی، چونکە ململانەکان لە چوارچێوەی جەنگی سێبەر دەرچوون و گەیشتوونەتە قۆناغی ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆ. بەپێی راپۆرتەکەی گاردیان جیهان ئێستا سەیری ناوچەیەک دەکات کە لە هەموو کات زیاتر لە تەقینەوەیەکی گەورە نزیک بووەتەوە کە تێیدا هیچ لایەنێک ناتوانێت گەرانتیە ئەنجامەکان و پاراستنی سەقامگیری بکات.